ئەم ئێوارەیە ڕاستەوخۆ لە کفری خۆشەویستە و لەگەڵتانین ئەمڕۆ لە ژێر ناونیشانی دیداری هوەری و ئاشتی کفری کە دەستپێکی فستیڤالەکە و با بڵێن وتنی وتارەکان و پێشکەشکردنی و چالاکیانەوە 3 ڕۆژ فستیڤالەکە بەردەوامە بێ هەبوونی چالاکیەکان و گرنگی چالاکیەکان و گشتگیری یاخود کۆکردنەوەی زۆری هونەرمەندان لە نێو ئەم فستیڤالانەیە گرنگی و بابەتی سەرەکی دیبیتەکان و قسەکردنیش لەسەر نمایشەکان و چۆنێتی نمایشەکان ئەم ئێوارەیە قسی لەسەرەکەم کە چ جای لە دیبیتەکانە هەروەها نمایشی شانۆیە نمایشی فیلمە و هەروەها هەندێکی شۆرکشۆپە تایبەت بە بوارە هوەریەکان بە خۆشحاڵیەوە پێم خۆشە کە قسە لەگەڵ بەڕێزان خات و کارین ملودۆخ بکەم کە بەڕێزیان سەرپەرشتیاری گشتی فستیڤالەکە و دیدارەکەن هەروەها بەڕێز کاکە هونەر فەخرەدین ئەحمەد سەرپەرشتیاری دیدارەکەیە بە خێربێن سپاس بۆ ئامادەبوونتان لەگەڵ کاکە هونەرە قساکەم بەڕێوەچوونی فستیڤالەکەیان ئامادەکاری بۆ فستیڤالەکە چۆن بوو و ئەم ڕۆژ بە تایبەت دەستپێک چۆن ڕۆشتۆ سواز بۆیە بەڵێ بە خۆشحاڵیەوە ئێمە بۆ ماوەی مانگێکە لە ڕێگەی کۆمەڵێک خۆبەخشەوە کە لە ڕێگای ئەو پرۆژەی کە بەناوی پرۆژەی گەنجانەوە لە ساڵی 2017ەوە ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی لە سنووری ئیدارەی گەرمیان جێبەجێیەکە لە ڕێگای بەرنامە هونەرەکانەوە توانیمانە کۆمەڵێک گەنج دروستکەین کە ئامادەی کاری خۆبەخشی بن بۆ برەودان و پێشخستنی هەموو بابەتە هونەرەکان و هەردا هاوشانی ئەو گەنجانە بۆ ماوەی مانگێکە سەرقاڵی ئامادەکارین تا گەشتین بە ئەمڕۆوە دەستپێکی دیدارەکە بوو کە بۆ خۆی لە 3 ڕۆژ پێکدێ ڕۆژی یەکەم ئەمڕۆکە زەنابتان لێ ئامادەبوون تەنها دەستپێکەکە بوو کە خوێندنەوەی وتارەکان بوو و کۆمەڵێک بابەتی موسیقی و کۆمەڵێک بەرهەمی پێکەوە ژیان یاخود ئەوەی کە دیدارەکە کە لە ژێر ناوی دیداری هوەری و ئاشتی کفریا و لە سەراستی عێراقا بە هەرسێ زمانی کوردی و تورکمانی و عەرەبی بابەتەکان پێشکەشکران و بۆ ڕۆژانی تریش بەردەوامە بێت زۆر باشە خاتوکارین هەبوونی ئەم فستیڤالانە و گرنگجەکەی بۆ ئێمەی کورد و هەروە چرتریش بۆ کفری تا چەند گرنگە هەتا چەند گرنگە بۆ ئێوە بۆ ئێوە بۆ ئێمە ینی بۆ ئێمەش بە هەمان شێوانی من تاوان بە ناوی ڕێکخراوە هاوکاری ئەلمانی قسە ئەەکەم و بۆ ئێمە ینی زۆر گرنگە زۆر خۆشیشە زۆر تەسیری هەیە بۆ من کە ئەتوانن سێهام جار باشداری دیداری هوەری و ئاشتی لە کفری باشدار بن ئەو ڕێکخراوە هاوکاری ئەلمانیا لە 25 سال بەڕاستی لە منتیکە گەرمیان ئیشاکات ینی ئەمە لە ئەم کاتا ینی بینیمان چەند کەراسات هاد لەسەر منتیکە گەرمیان ینی دەستپیاکە لە ئەنفال و ینی هەتا داعش ینی گەنجەکانی ئەم منتیکە زۆربیان ینی بێ ئیشن ینی بێ ئومێدن لەسەر ئەو هەمووی تونند و تیژ و کە لەبەریان هات اینجا ئەمە کەی بوو لە دوای هاتنی داعش بۆ ئەم منتیکە دەستمان پێکرد پشتگیری گەنجان و هونەریەمەندەکان ئەکەن بۆ ئەوەی شوێن خۆیان دروست بکەن بۆ ئەوەی چالاکی خۆیان پێشنیار ئەەکەم بوومان ینی جێبەجێ ئەبن ینی هەرچەند گروپ ینی کە فکریان هەبوو هوناری بوو وشیارکردن بوو ئەدوکیشن بوو ینی پشتگیرمان کردن یەک لە بەرهەمەکانی ئەو چالاکیەکان ئەم دیداری هوەری و ئاشتی کە گەنجەکانی کفری خۆیان داوایان کرد و خۆیان جێبەجێ ئەەکەن و ئەمە زۆر سپاسی گەنجەکانی خۆبەخشی ئەەکەن کە باشداری ئەم فستیڤال بوون سپاسی کاک هونەر فەخرەدین ئەەکەن کە مخریجی دیدارەکە بوو ئەسپاسی تیمی هاوکاری و ینی هەمووی دایرەکان و مەحەدی هونەرمەندەکان مەحەدی پەیمانگا ئەکەن ینی کە ئەم فستیڤال جێبەجێ ئەەکەن مهمەکە ئەوە ینی ئەو وەکو جەنابەت گوتی دیدارەکە بە ئاستی عێراقا کفری خۆی شارێکی کە تاریخی کۆنی هەیە لە پێکەوە ژیان کورد و تورکمان و عەرەب تاریخیەکیان هەیە شانازین لەسەر بە یەکەوە ژیان اینجا ئەمڕۆ میوانەکان کە هاتن لە باغا هاتن لە بەقوبا هاتن لە ژەلەولا هاتن لە چەند شارەکانی کوردستان هاتن ینی هونار
ینی ئەتوانە ئەو پەیوەندی دروست بکەیت بینی خەڵک کە زمانی جیاواز قساکان کۆمیەکانی جیاواز نەتەوانی جیاوازوانە ئەمڕۆ ئەوە بینیمان ئەم بینا پڕ بوو ئەمڕۆ لە خەڵک لە چەند منطقە جیاوازە ینی یەکتر تێگەشتن لەسەر موسیقا لەسەر هونەری لەسەر کۆبوونی ئەنجا ئەوە مەسەجێکی بۆ ئاشتی و ئومێد و پێکەوە ژیان بۆ ناو کوردستان و بۆ عێراق و بۆ دەرەوە عێراقشە ئەم کوردیە جوانە لەکوێ فێر بووی؟ هەر لە کوردستان کاک هونەر کۆکردنەوەی ئەو هونەرەکان و بە هونەری حوتەمیشەوە بە شان و شێوەکار و مۆزیک و دواچاریش سینەما تا چەند قورسە بۆ ئێوە لە فستیڤالێکی سێ ڕۆژیا کۆ بکرێتەوە هەمووشی دیبوویت و وەرکشۆپ و نمایشیشانە بێ بێگومان بۆ ئێمە قورسە بەڵام ڕۆحیەتی پێکەوە کارکردن هەموو قورسێک تێکە شکێنەیە وەکوتم ئێمە بۆ ماوەی مانگێکە سەرقاڵی ئامادەکاریەکان بووین نەک ئەمڕۆ ڕاستە دەستپێکی سەرەکی دیدارەکە بوو بەڵام بۆ ماوەی هەفتەیەکە لەلایەن چەندین شێوەکاری زۆر بە ئەزمون و بەتوانەوە لە سەراستی ئەتوانە بڵێم ئەوروپاش لە کفری وەرۆکشۆپ کراوە بۆ شێوەکارانی کفری بۆی ئاسی هونەریان لە نیگارکێشە گاتە ئاسێکی باڵا بامان شێوە لە ڕێگای کەسانی زۆر لە ڕێگای کەسانی پسپۆرەوە بۆ بابەتە شانویەکان وەرکشۆپ کراوە ئاسی زانیاری فێرخوازەکان بەرسر کراوەتەوە فیلمەکانیش تا ئێستا من ناتوانم بڵێم لە کفریا گەشتین بۆی کە فیلم بەباشی بەرهەم بێنین یاخود کورتە فیلم بەرهەم بێنین بەڵام لە هەمان کاتە ڕۆیایەکمان بۆ گەنجەکانی ئێرە دروست کردووە کە هیچ شتێک قورس نییە لێرەش ئەتوانین هەمانە شتانە بکەین کە گەنجانی پارێزگاکانی تر ئەیکەن بە حکمیەوەی کە کفری دوورە لە ناوەندی پارێزگاکانەوە ئەم ڕێکخراوە بۆتە دەستگیرۆی یەک یاخود ئەوەی کە بڵێن بۆتە ناوەندێک بۆ کۆکردنەوەی ئەو گەنجانی کە توانە و بەهرەی هونەریان هەیە جگە لەمە کۆکردنەوەی ئەم هەموو بابەتە لە بەدەستی کۆمەڵێک گەنج بە بێموچەوە بە خۆبەخشی ئەوەیە کە دیسانەوە گەڕێنەوە بۆ باگراوندێکی مێژووی کە کفری بەخۆی پاشخانێکی ڕۆشنبیری باشی هەیە ئەگەر گەڕێنەوە بۆ مێژوو ئەبینین یەکەم شانۆ لە سنووری گەرمیانە هەر لە کفری نمایش کراوە لە چلەکانی سەدەی ڕابردوو یەکەمین گۆڤاری ڕۆژنامەگەری لە بیستەکانی سەدەی ڕابردووە هەر لە کفری بڵاو کراوەتەوە و کۆمەڵێک بابەتی تر کە دەلالەتن بۆ نەک تەنها ئەو هونەری کە لەم دیدارەیە ئەیبینین لە هەموو ڕۆکانەوە بە تەواوەتی کفری لەبارە بۆ هەموو جۆرەکارێکی سینەمایی شانۆیی وەکۆوە بوونی پەیمانگای هونەرە جوانەکانی شتە کفریە بۆتە ناوەندێک بۆ کۆکردنەوەی تەواوی هونەرمەندان و وای کردو فۆکسی تەواوی کارهونەرەکانیان بخەنە سەر کفری باش خاچووکارین هاوکاری ئێوە بۆ بەڕێوەچوونێم فستیڤالانەیە خۆت با بڵین کۆنتاکتی ئێوە لەگەڵ لایانی پەیوەندیدارەکانە تا چەند باشە بۆ ئەوەی هاریکاری بکەن زیاتر بۆ فستیڤالەکان ئیدارە قایم قامێت بالە ینی ئەمە یەکەم شت هەزەکەم وەکو کاکوونارش گوتی چۆن توانیمان ئەو هەمووی هونەرمەندەکان کۆ ئەەکەن ینی بەرهامێکی چەند ساڵی ئیشەکان وانە ینی کە لێرە مەسەلەن یەک دیدار بە یەک مانگش هەزر نەبی وانە ینی ئەوە بەرهامێکی چەند گروپەکان ینی باشدار بوون لە بەرنامش و لە پرۆژیەکانی خۆمان چەند چالاکی خۆیانیان کرد چەند وەرکشۆپیشانۆ هەبوو بەنسبەت ئیلاکە لەگەل دایرەکانی حکومی ئەمە زۆر سپاسی کایمکانی کفری ئەکەن سپاسی ئیدارە گەرمیان ئەکەن سپاسی دایرەکانی حکومیەکان ئەکەن کە هەمووی شاراوانی زۆر پەیوەندی نزیکمان هەیە لەگەل ماهاتی ئەوە نازان بەڵێم هونەرەکانە جوانەکان ینی بەڕاستی ئەمە دیدارێکی کە تەنها بە ڕێکخراوە دروست نەبوو ینی وەکو کاکوونار گوتی گەنجەکانی خۆبەخشی زۆر باشدار بوون دایرەکانی حکومی هەمویان پیشگیرمان کردن ینی وەکو شوێن وەکو هین کورجاتش ینی پیشگیرمانشی کرد بوو کاری میدیای ینی بەرهامی چەند کۆپەرێشن ینی تۆڕێکی هاوکاری یەکتر بینی ڕێکخراوە خۆمان و گەنجەکانی کفری و ئیدارا و حکوومەتی گەرمیانشان زۆر باشە باسی فیلمی تایە کە فیلمەکان نمایشەکرێن کێبڕکێ یان هەرتەنان نمایشە بەڵێ بێگومان کێبڕکێەوە تەواوی ئەو لیژنەی کە داوەری فیلمەکانیان کردووە پێما بێت هەردانێکیان لێرێژێت تەواوی ئەوانی تر لە دەرەوەژین و چوار کەسیان بەڕاگەز کوردین خەڵکی دەرەوەی وڵاتن داوەری کراوە و باشترین فیلم و باشترین
دەرهێنان و خەڵاتی لیژنەی داوەرانیش ئەو سێ خەڵاتە هەیە لە نێوان ئەو هەشت فیلمەیە بێگومان کۆتا ڕۆژ یەکلاکرێتەوە هەشت فیلم نمایشەکرێت. شانۆی هۆڵ و شانۆی سەرشەقامیشی هەرتیایەوە شانۆی هۆڵی تایە بە شانۆی ئیشی دەستە جەمعی و مۆنۆدراماشەوەی کە تەنها کەسێک ئەتوانێت نمایشی تێبکە یاخ دەتوانێت چەند کۆمباسێک داخڵکە و شانۆیکی شەقامیشی تایە بەڵێ. زۆر باشە. ئامانج لە فستیڤالەکە بۆ ئێوەی خەڵکی کفری چییە؟ پیشاندانی توانای هونەرمەندانی ئێرەشە. ڕاستە کفری دوورە لە ناوەندی پارێزگاکانەوە، ڕاستە کفری قەزایەکی بچووکە، ڕاستە ڕەنگە ئێستا ئەو میوانانەی کە ئەمڕۆ لێرە بێتن هەندێکیان یەکەم جار بێت کە هات بێتە کفری، بەڵام ئەبینێ کفریش هونەری تیا بۆ مێژوویەکی درێژخایەنیە. ڕەنگە هەمومان خوێنەری مێژوو نەبین، بەڵام کە دیت و ئەبینی تەنها بە نمایشکردنی فیلمێکی دوکۆمنتاری تۆ باگراوندێکی هەزاران ساڵی شارێک پیشانی تەواوی ئەو میوانانە دەی بێگومان بە سەبتایتڵی زمانەکانی تریش کە نمایش ئەکرێ. و گرنگەکەی بۆ ئێمە لەوە زیاترەوەی کە دروستکردنی تۆڕێکی پەیوەندیە. بەنمونە ئێستا ئێمە هونەرمەندێکی زاخۆمان هێناوە، کاک شیراز عەزیز لێرە وەرکشۆپی تەشکیلی کردوێتەوە، کاک دکتۆر فازڵی جافمان هێناوە لە هەولێرەوە، لێرە وەرکشۆپێکی شانۆیی کردوێتەوە. هەم ناساندن و بارزکردن و نیشاندانی توانای هونەرمەندانی ئێرەیە، هەمیش خۆستنەوەی ئەو هاتنەی میوانەکانە و بتوانین وا بکەین هاتنەکەی ئەوان تەنها بینینی نمایش نەبێ، بەڵکو بتوانین سوود لە توانا و ئەزمموی چەند ساڵی ئەوانیش ببینین. و دیسانە وەکوتم دروستکردنی پەیوەندیە لە نێوان تەواوی هونەرمەندانی عێراق. و من دایمەن ئەواڵم کە ڕەنگە هونەرمەندێکی ئەڵمانی پێویست نەبێ بۆی کە کوردی بزانێ، بەڵام بە دڵنیایە کە سەیری تابلۆیەکی هونەرمەندێکی کوردی ئەکە ئەتوانێت تێبگاوە تا هونەر زمانێکە پێویستی بە سنوور نییە، پێویستی بە یەکترناسی نییە، هونەر دەتوانێت هەمومان کۆبکاتەوە و لەسەر ئەو بنەچەیە ئەم دیدارە ئەسێ بەڕێوە. بێگومان سەروی ئەوەش ئەوەیە کە دیسانەوە کە ئەم دیدارە کۆکەرەوەی هەموو چین و توێژ و نەتەوەیەکانە بە بێ جیاوازی ئاینی ڕەگەزی و نەتەوەیی، ئەمەشیان ئامانجێکی تر لە ئامانجەکانی کارکردن ئێمە کە بەرقەرارکردن و بەرزکردنەوەی باڵانسی ئاشتی کۆمەڵایەتیە لەم سنوورەیە. زۆر باشە. خاتووکارین حەز لە سلێمانیە یا کفری؟ ئەستا بەلەم چی؟ من حەزم لە سلێمانیا باس من خۆش ینی دلم چوو بوو گەرمیان بەڕاستی لە ئەو کاتاکە من هاتم بۆ کوردستان ئەمڕۆ باسم کرد لە وتیاری من ینی ئەو منتەکە گەرمیان بە تایبەت تاسیری هەبوو بوو من لەبەرەیەکە هاتم ئەو کاتا لە 92 یەکەم جار هاتم بوو گەرمیان ینی ئەم گەرمیان شوێنێکی کەڕاسات بوو، ینی هەمووی ینی شوێنێکی ئەنفای بوو، شوێنێکی گریان و خەفات و ینی یەک ئایلە نەبوو، یەک شوێن نەبوو لێرە باسی ئەنفال ناکراوە، یەک ئایلە نەبوو کە چەند کەس قوربانیان نەبوو بۆ ئەنفالە. ئەو کاتا بەڕاستی تاسیری بوو من زۆر بوو، ئەمە بوو دەستمان پێکرد لێرە ئیش بکەین، لێرە ئیش بکەن. ئێستا سەیری ئەەکەم دوای 25 سال کتر ینی چەند گۆڕاوە، ینی چەند ژیانی هەیە لە ئەم گەرمیانە، چۆن ئێستا کچ و کوری ئەنفال ئێستا خۆیان بوون بە مامۆستا و بوون بە هونەرمەندەکان و بوون بە ئەندام پارلەمان و ینی دوکانیان هەیە، ینی گەرمیان چۆن ئەوادانی کرد ئەم منتکاکە ئەو کاتا 100% ڕۆخاوە. ئەوە ینی سەرچاوایەکی نازام چۆن پیالم، ینی ئەو زۆر چوو بوو دلمە، ینی زۆر من خۆم زۆر فێر بووم لە خەکی گەرمیان، ینی چۆن ئەتوانی لە زروفێکی کاراسات باکۆت بی و ئومێدت هەبی و دووبارە ئەوادانەکەی ئێستا خێزان ئەوادان کراوە، دێهاتەکان ئەوادان کراوە، شارەکان شارێکی وەکو کفری ئێستا سێهام جار دیدارێکی هەیە کە ئینشاڵا لە داهاتوو میوانەکانی جیهانیش دێن بۆ ئێرە ئەبێ بەناو بەنگە، ینی سالی داهات و ڕێنگە خەکی مسر و لبنان و هونەرمەندەکانی ئەوروپیش داوات ئەکەن ئەمسال لەبەر کۆرۆنا فستیڤالێکی نێودەوڵەتی ئینتەرناشناڵین جا ئەوە ئەکات ینی کە زۆر دلم خۆشە، چاوم ڕوونا لەسەرەوە ئەمڕۆ زۆر زۆر دلم خۆش بوو، چەند کەس لێرە کۆبوون، چەند زمان گوم لە با بە تورکمانی و بە کوردی و بە عەرەبی و بە ئینگلیزی و ئالمانی، ینی ئەوە ڕامسێکی ینی کە ئەمە ینی خەکی ئاشتی خواز و بە ڕێگار هوناری ئەتوانن چت بێگۆڕێن. ینی زۆر باشە. لە ساڵانی داهات و تریشە هەر بەنیازن ئەم فستیڤالە هەبێەوە هەر بە هەمان شێوەکاری لەسەر کریان چرتر و گەورەتر و وەکوی
خاتوکارین ئاماژی پێەیە. بەڵێ بە دڵنیایەوە هەتا ڕێکخراوی هاوکاری هەڵمانی بمێنێ ئەم فستیڤالە هەر بەردەوامێ بەڵام ئیشکردنی ئێمە بۆ ئەم قسەیەژ نییە تەنها ئەوەیە کە ئامانجێمەوەی کە ئەگەر ڕێکخراوی هاوکاریش نەمان ناوەندێک هەبێ هونەرمەندەکانی ئێرە کۆ بکاتەوە ناوەندێک هەبێ کە بتوانێت سەپۆرتێک پیاکە لە هەر شوێنێکی دنیا بێ بتوانێت وا لە گەنجام کە بۆکو ئێستا چۆن بەشێکی هەرە زۆری کارەکان بە خۆبەخشی کراوە چۆن شەونخونی کراوە لە ماوەی مانگێکە کۆمەڵێک شتی زۆر باش ئامادەکراوە بە هەمان شێوە لە ئەگەری نەمانی ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی شاو کۆتایی هاتنی پرۆژەکە لە گەرمیان گەنجەکانی ئێرە ناوەندێکیان هەبێ بۆ کوکردنەوەیان و هەوڵی بەردەوامیان بۆ ئەوبێکە دیداری چوارەم و پێنجەم و شەشەمیش بکرێ بەڵام بە پاڵپشتی بێگومان ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی بۆ ساڵی داهاتوو گەر تەمەەن باقی بێ و بۆمان بڕوا ئەوەیە کە ئەم دیدارە لە ئاستی ناوخۆیش نەبێنێ بچێتە ئاستی دەرەوە و بابەتە هونەرەکانی ئاستێکی باڵاتر وەرگن و بەشداریکردن بە بابەتێکی هونەری لە دیداری چوارەمە فیلتەرێکی وها هونەری بۆ دابنرێت کە هونەرمەندێک شانازی بکگەر تابلۆیکی لەم دیدارەیە نمایش بکرێت شانۆکارێک شانازی بک بۆەوە کە لەم دیدارەیە بابەتێکی پێشکەشی هەرچەندە ئێستاش ئەوی شانەی کە پێشکەشەکرێن ئەوی شانەی کە ئەبیێن هەموو جێی فەخر و شانازین وەرکارێکی هونەریەکرێ باەق و گرنگی خۆی هەیە بێگومان. دەستان خۆش بە سپاس بۆ ئامادەبوونتان بە ڕێزان خاتوکاری مولودۆخ کە سەرپەرشتیاری گشتی دیدارەکەی بە ڕێزکا گونەر فەخرەدین ئەحمەدیش سەرپەرشتیاری دیدارەکەی سپاس بۆ بەشداریکردنتان سپاس بە هەوڵ و ماندووبوونیشتان دەستان خۆش بە دووبارە ئێستا لە کاتی قسەکردنم لەگەڵ میوانەکانمە شانۆی زەبڵدانی بێنیشتیمان ئێستا حالێن نمای شەکرێت لە هۆڵە و لە دوای ئەویشەوە دیبێتێک لە دەربارەی سینەما قسەباسی لەسەرکرێتەوە تا کاتژمێر 9 شەو فستیڤالەکە بەردەوامی هەیە جێگای دەستخۆشیە دیداری هونەری و ئاشتی کفری ئەتوانن ڕۆژانە هەم لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ بەیانیان زانیاری زیاتر وەرگن هەمیش لە پرۆگرامی کورسان مەگەزین ئێواران کاتێکی خۆشتان هەبێت.